چۆن ڕێگری لە هێرشەکانی کۆرمۆر دەکرێت؟ چی ڕێگرە لە دانانی سیستمی بەرگری لە هەرێم؟ چۆن سەرچاوە ئابوووریەکانی هەرێم دەپارێزرێت؟ ئەمریکا سیستمی بەرگری بۆ هەرێمی کوردستان دادەنێت؟ چی ڕێگرە لە دانانی سیستمی بەرگری؟ هەرێم چی دەکات بۆ پاراستنی سەرچاوە ئابوووریەکانی؟ لە 3 ساڵدا 151 هێرشی درۆنی و موشەکی کراوەتە سەر هەرێمی کوردستان و سلەیمانی کە 11یان تەنها بۆ سەر کێڵگەی کۆرمۆر بووە. هەمووان چاوێن لەوەیە سیستمی بەرگری بۆ کێڵگێدا بندرێت. ئاسانترین ڕێگا بۆ پاراستنی سەرچاوە ئابوووریەکان دانانی سیستمی بەرگریە. ئەمەش لە دەسەڵاتی هەرێمی کوردستاندا نیە. ساڵی 2024 پڕۆژەی یاسای ساڵانەی بەرگری ئەمریکا لەلایەن جۆ بایدن سەرۆکی ئەو کاتی ئەمریکا واژۆکراو بوو بە یاسا کە تێیدا تیارکردنی هەرێمی کوردستان با سیستمی بەرگری ئاسمانی باس کرا بوو. بەڵام بەهۆی ئەوەی دەوڵەتێکی سەربەخۆنیە نەیتوانی و سیستەمە لە هەرێمی کوردستان جێگیر کات بە فەرمی هەرێمی کوردستان خاوەنی هیچ سیستمێکی بەرگری نییە. بەڵام دەنگۆی ئەوە هەیە لە چەند شوێنێکی هەرێمی کوردستان هەبێت ئەویش پێش ڕاز نەکراوەتەوە. بەڵام ئەوەی ڕوونە لەو شوێنانە هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی هەیە سیستمی بەرگری تێدا جێگیر کراوە. جگە لە ئاستەنگی دەوڵەت نەبوون لە بەردەمبوونی سیستمی بەرگری لە هەرێمی کوردستان زۆر هۆکاری دیکەش هەیە. لەوانە دژاتی تورکیا بۆ سیستەمەکە مۆڵەت نەدانی حکوومەتی عێراقی و یەک نەگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە، پاراستنی چاڵگە نەوتیەکان و سەرچاوە ئابوووریەکان لە هەرێمی کوردستان بە هێزە ئەمنیەکانی هەرێم خۆی دەکرێت. ئەگەرچی کارێکی قورسیش بێت، هەروەک چۆن بەفڵ تەڵەبانی سەرۆکی یەکێتی لە دوایین پامیدا لەبارەی هێرشەکە وتی وەڵامدانەوەمان بۆم هێرشەیەک لای کەرەوە تون دەبێت و هەموو ڕێکارێکی پێویست دەگرینە بەر.